بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. عليك بفرصة حياتك. لو نشاني أمرو ويا دس بقرا فرصة كاني دنياوة لخيرة. شكل دنيا دا يمك أجين خوای گەورە فرسەت هەڵەخا بۆ مرۆڤ، چی بۆ دنیا بێ چی بۆ قیامەتی بێ، هەر فرسەتێک خوای پەروەردگار هاوڵ دێ بەردەمت، ئیستیخارەیەکی بۆ بکە و چاکبوو یەک و دووی لێ مەکە، چونکە ڕۆیشت ناگەڕێتەوە. ئێستا و پیاوە گەورانە لێی ببرسا، پێتەڵێ فڵان ڕۆژ فڵان ساڵ شتێوە هات خۆزگایە بم کردایە، تازە هەر خۆزگاکەیە تەواو ڕۆیشت نایەتەوە. خوا بەعزەجا خەڵاتێکە ئەینێرێ بۆ تۆ، ئەگەر تۆ ئەم خەڵاتە وەری نەگری کەسێتر وەرێگرێ ئەڕوا بەلایەوە. چونکە ئینسان لە دنیادا ئێمە چۆنین؟ ئێمە غەریبین، ئەم دنیاە کاتیە تەواوە بێ و ئەڕوا. زۆر ئیسە چۆن بەیانی خۆر هەڵدێ و نیمە ڕۆ دێ و یوارە دێ و شەو دێتە سەریا و ڕاوتەوە دنیا شەرەوەیە. پێغەمبەرگیانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام کون في الدنيا كأنك غريب أو عابر السبيل. لدنيا داوا بژی وەک غەریبێ یان وەک ڕێوارێ ڕێبوارێ خۆمانەڵێ. وتیان ئەی پێغەمبەری خوا وەسفی ئەم دنیاە بکە بۆمان، دنیا چۆنە؟ وتی دنیا کابرایەکە خۆی و ئەچێ بۆ سەفەر و بارێکی بار کردووە، تفاقی بار کردووە بە حیوانێکەوەی کە بۆ دەشتگوێ درێژە دوو لە ڕوو جەنابتانەوە شەوی سێوەمان بینێ، ئەڵێ دەرەچێت مەسافەیەکی زۆرە ڕوا لە پاڵی دارێکە دانی شەوی سراحەتێکە کاکەمێک و بۆی بکرێتە ڕێ سەفەرەکەی تەواو. فەرمووی دنیا ئەو ئیسراحەتەی ئەو پیاواییکە نەک ڕێگاکەیە، سەفەرەکە نییە، سەفەرەکە زۆرە. ئیسراحەتەکە چەندێکە دانیشێ لە پاڵ دارێکە و ئیسراحەتەکە وەڕە ئەوە گشت دنیاە. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ کون فی الدنيا كأنك غريب أو عابر السبيل. يعني فرە مەچۆ عمقی دنیاوە و کەسێکشە بزانە ئەم دنیاە ڕێوارە دەچی، چونکە لە دنیادا فرسەت هەیە کە فرسەتی حیاتت بەعزەجار لە چاکردایە لە باشەیە، چی بۆ دنیات بێ چی بۆ قیامەتی بێت. دوای مەخە زۆر جار من ئەڵێم بە گەنج ئەڵێم بێ ئافرەتێکی چاکەیە با بێنم بۆت، خۆ کەس بۆ ئێمە ناهێنێ، بەس هەمە بە خەڵکەڵێن ئەو ڤیدۆ لە ماڵۆی لێ نەدەن خراپ. قەزدم چییە؟ ئەژێ بەخوا مامۆستا جارە مامە و ئەمە ماوە کرد بابە ئەمە هەلە، خوا ئەمەی ناردۆ بۆ تۆ، ئەمە گونجاوە هەم بۆ ژیانت هەم بۆ ئیمانت کە نیمەی ئیمانە، ئیمانەکەت کامڵەکە، هەم بۆ ژیانت ژیانش پێشەخە. ئەخر ئافرەتی چاک نیعمەتە. الدنيا متاع وخير متاعها المرأة الصالحة. دنیا مەتاع ڕابردنی خۆشە، وەلەناو دنیاشدا پێغەمبەری خوا فەرمێ باشترین ڕابردنی خۆش و چاک و حەڵاڵ و باش بێ ئافرەتی چاکە. تۆ ئەم فرسەتە هاتووە بۆ دوایەخی کە دوات خست دەست ناکەوێ. لەوەی من و تۆ هەڵسیان پێ و دوای سەعاتی لە ماڵەوە تەلەفۆن بۆ بکەی بڵێ مامۆستا وەڵی بە ئامادەبەشم بەخوا تەواو بووم ڕۆیشت تا یعنی ئاوایە لە حەسە. یان بەعزەجار کەسێک پێت دەڵێ بۆ ئیشێکی خەیری دنیایی، هەر بۆ دنیا، بۆ مەسلحەت، بۆ مەعیشەت، یعنی لە ئیش مەترسە، لە ئیش مەترسە. بۆ ئەوەی ئینسانی ئیماندار ئەگەر خوای پەروەردگار پێی بدا هەم بۆ خۆی باشە هەم بۆ دەوروبەرەکەی باش. ئێستا لە ناوی ما عەجایبە مەلاکەمێ دەوڵەمەند بێ. ئەی مەلا بۆ دەوڵەمەند بێ؟ وەڵایە خواچی مەلایە دەوڵەمەند بێ. ئەگەر دەوڵەمەند نەبێ ئەبێت تۆ بیتە شوێنما بە سیارە بمبەی، ئەبێ زەکاتم پێ بدەی، ئەبێ سەرفترەم پێ بدەی، ئەگەر نەبێ ئەبێ پارەی خۆ بدەی پێ. ئەتێم داوا لێکەم ڕووگیرە بیچیەکەی قابل تۆ هەروە بمگەڕێن تۆ؟ نە. ئەی باشە ئەگەر مامۆستا خۆی هەیبێ
شتێکی باشتر نییە، یعنی هەندی عادەت و عرفەیە خراپە. نا با وەڵا حەزەکەم ئیسا جەنابتان خوای گەورە دەونە ئێستاتان پێ بدە. وەڵام من پێم خۆش چەندێک خۆشە ئاهلی مزگەوت، ئاهلی دیندار، ئاهلی خوا کە دەوڵەمەند بێ، کە هەبێتی، کە دەستی لە خێرا بێ، کە پیاوی ناو کۆمەڵگا بێ. یعنی ئەم شتانە دنیا فرسەتە، ئەتوانی لە دنیادا هەم ژیانی خۆت و هەموو دەوروبەرەکەت هەم بۆ خۆت بژی، بۆ خەڵکی بژی، و هەم بۆ قیامەتی خۆت بژی و هەم بۆ قیامەتی خەڵکیش بژی. ڕازی مەبە بەکەم، ڕازی مەبە بەکەم بۆ قیامەتت، و ڕازی مەبە بۆ کەمش بۆ دنیات. ئەی پیاو ئەگەر پیاوی خوابێ ئەهلی جومع و جەماعەت بێ وەڵا سەدەقەی زۆرەکە، خێری زۆرەکە. چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەلا ئینە سلعة الله غالیە. واتە فرسەت و شتی زۆریە بۆ قیامەت، بەهەشتێکی ئاسان نی، سەمەنیەیە، باجێ بێبیدەی، هەوڵ و تێکۆشانیەیە، ئەبێ لە پێناویە هیلاک بی، ماندوو بی، بۆی ئەو باشتەی خوایەت دەستکەوێت. لە دنیاش وایە، ئیسا کابرا دانیشتە هەژێکی ئەی فڵان کەس بۆ یەتیم بۆ نییە، کاکە تو سێ ڕبعی ژیانت خەوە چیت هەیە؟ تو چۆنەگەەوە کابراوی؟ کابرا 24 ساعتی قسە سەر دنیا، 24 ساعت ڕبعێ تۆ ناخەوێت، تەبعەن خوای گەورەی داتەوە نەدێت. چۆن میداتە تو ژیانی تۆ هەر خەوە. یعنی ئیسا کابرا ئاو بە ڕۆژوو خەڵک وایە لە قیامەتە ڕۆژی کردووە، بەس ڕۆژەکەی ئەجر پاداشتی زۆر کەمە. بۆ لە بەیانی ئەخەوێتە یارە بکاتی ئەڵێ زەنە نوێژ نیمەڕێ ڕۆیە عەسر ڕۆیە ئەمە گوایە ڕۆژی کردو، بە زۆر ئەدەستێنن بۆ مەغریب، هەستە کاکە هەر ڕۆژەکە دوشکەنە بیکە خاتری خۆ. ئەو هیچ یعنی مەحرومە لە نوێژە فەرزەکان. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەر کەسێ بێ بۆ نوێژی فەرزێک وەک ئەوەی حەج و عومرەیەکی حەجێکی بۆ نیست، هیچێ بێت بۆ نوێژی سونەتەکان وەک عومرەیەکی بۆ نیست. تو مقارنەی ئەو کەسە بکەوە خەوتووە نوێژی نیمەڕۆ ڕۆیشتووە عەسر ڕۆیشتووە شەو بۆ لێتە قەدر دانیشێ سونەتە نوێژی بەیانی ناکە. وەڵا برا دامەنیشە بۆ لێتە قەدر، نوێژ قەدر سونەتە. ئەگەر پیاوی ئەو مەیدانە نیت با نوێژی بەیانی بکە کافیە، نوێژی عیشا و بەیانی بکە کافیە بۆ لێتە قەدر دامەنیشە. چونکە خوا لێت ناپرسێ لە لێتە قەدر گردیان نەگرت، بەس لێتە پرسێ نوێژەکەت بۆ فەوتیا، نوێژی فەرزت بۆ فەوتیا، ئەژی لەبەر لە لێتە قەدر خوایەژێ خۆ لێتە قەدر فەرز نەبوو، سونەت و نەگردایە. ها سێرکەشتەکان بۆیە کابرا نوێژەکانی، زیکرەکانی، قورئان خوێندنی فەرقی لەگەڵ کابرایە کە لە 24 ساعتە 20 ساعتە خەوێ، 15 ساعتە خەوێ. نا تۆ خەوەکەت شکە عیبادەت ئەوە نەبخەوە زرە لە عیبادەتەکەت نەدا، چکە لەبەرەوەی دنیا فرسەتە ئەڕوا و نایەتەوە. کە فرسەتە و نایەتەوە إن الله تعالى يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه. پێغەمبەر گیانم فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام خوای پەروەردگار کار و کرداری مرۆڤێکی خۆشەوێ چی بکا بە جوانی بە چاکی بە باشی ئەنجامی با کەم بێ، با کەم بێ، یعنی گرنگەوەی بەردەوام بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سێ سەحابیاتن چوونە ماڵی پێغەمبەری خوا وتیان صف لەنا، باسی پێغەمبەرمان بۆ بکە بە دایکی ئیمانداران. وتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ها بە ڕۆژ و بە ڕۆژ، وتی بە شەو نوێژیەکە. ئەمە دووەمی. سێمیان شتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خێر و سەدەقەیان شتێکی ترەکە. سەحابەکان چوونوارێکی عادێکیان کرد، یەکێکیان وتی دیترم من ڕۆژ حرام بە ڕۆژوو، ئەوە کە وتی شەو ئیتر ناخەوم هەر شەو نوێژیەکە، ئەوە کەیتورتی ئەوەکەی ترە. لەناو موسڵمانان و سەحابا بڵاو بووەوە کە بڵاو بووە پێغەمبەری خوا بیستی چوە سەر مینبەر، فەرمووی پێغەمبەری خوا ڕۆژ ها بە ڕۆژوو نی بە ڕۆژووش، وتی شەوانێ شەو نوێژ ئەکا و ناشیکە بۆی ڕێکی کاتۆ. وتی ئەچێتە لای خێزانشی و سێمیانەوەی ئاوزان لای ماڵ و مناڵی، یعنی چۆن ئێعتیکافەکە لەگەڵ ئەوان شەعابێ و ئێعتیکاف شەکە.
وڕێکی کاتۆ تەرازووی دین يعني ئیسلام ئەمەیە بەڕاستی هاتۆ یعنی لە هەموو چمکێک ئیسلامە ئەم ئیسلامە ناتۆ لە چارچۆی مزگەوتێکە قفڵی بکەین و تەواو لە 4 ڕکات نوێژ و حەجێک و عومرەیەک و چەند ئاکارێکی کەم و تەواو ئەمە ئیسلام جوزئێکە لە ئیسلام ڕاستە سەرێکین بەڵام ئیسلام هاتۆ بە خزمەتکردنی خەڵک دەرەوەی مزگەوت دەرەوەی تۆ دەرەوەی من هەمومان بەیەکەوە بۆیە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەسێکی پێخۆشە کاروکردارێکا بەس بەردەوام بێ لەسەری بەردەوام بێ باس فڵان قەومیان کرد پێغەمبەری خوا فەرمویان فڵان کەس ئیمشەو ئەوە نوێژی کرد پێغەمبەری خوا فەرمووی بەس بەردەوام بێ لەسەری با کەمش بێ یعنی تو یەک شەوەڵەسی 100 کات نوێژەکەی دوای شەوەکانی تر گشتی خەوی ئەمە باشە خۆیشێکی چاکە باشە نایەنی بیسی بریکەین کرا بەڵام شەوی 2 کات نوێژکەی بەس بەردەوام لەوە باشترە ئەها گرینگە ئێستا تۆ ڕەمەزان گشت نوێژەکان تێی بۆ نوێژ سوپاس چاک با بە دوای ڕەمەزان گردن ئازا بێ سیانی قەینا تو مەلانی 5 مەیە سیانی بێ برا 2 بێ برا 1 بێ بەس 1 بێ ئێمە جارجار لەوەی خۆمانە شەر 5 نایی وایە لەبەری بۆ ئیشی خەڵکە ڕووی یعنی زۆر جار ئینسانی موسڵمان قەزدم ئەوەیە بەس بەردەوام بێ ئەتوانی و سیحەتت باشە شەوی زستان ماڵی ڕۆژ و گرتن ڕۆژەکانم بگرە کەم تەرخەم مەبە ساڵێ دوور و درێژاوە دەستی و هاتوێژە مامۆستا ژنەکەم ڕۆژی نەکردو بۆ ڕۆژی نەکردووە وەڵا حەقە ڕوحی دەرکەی بەدام ئەتوانێ 2 کەفارەتی پێ بستێنی بۆ نەیکردووە 1 ساڵ ڕەبا بۆ غەم لە ڕۆژەکەی ناخوا بۆنە وەڵا فدیە بدەم ئەم فدیە بۆتە هین بیدەم با بەخوا احتیاجی و فیدیەی تۆ نییە هەر کەسێ لە ڕەمەزانە ڕۆژوو نەگری هەتا ساڵەکەی تر بتوانێ ڕۆژوو بگرێ بۆ خوای هەموو دنیا بکاتە خێر ئەگە بتوانێ ڕۆژی بگرێ و نەیگرێ هەموو دنیا سەر ئەزەی بکاتە خێر بە قورئان ناچێتە خێری ئەو بۆیە سوێنەخۆ ناچێت خێری ڕجەی ئەو ڕۆژەی 1 ڕۆژ ناگرێتەوە فدیە بۆ کەسێک کراوە نەتوانێ بێت نەخۆش وەتەمەنە ئافرەتێکە حاڵەتی مناڵبوونیە حاڵەتی شیریە بەس تەئکید تەئسیری لێ بکە پیاوێک بەتەمەنە کەسێکە نەخۆشی درێژخایەنیە ئەمە نەکریا بۆوەرکی هەڵسێ وەڵا کاکە فدیەکەی ئەجا وەڵا فدیە بێ برا من 100 نابرا من ملیۆنێکە دەموسکی ڕۆژی ناگەیەکی ملیۆنێکە دەین و قوماندانجین و تاوە یعنی عەزیزەکان بۆیە ئینسان فرسەتە ئەم خێر و بەرەکەتانە بەردەوام بە هەتا گەنجێتی ڕۆیش ناتوانانی زۆر شت بکەیت گەرەکتە قورئان لەبەرکەی لە گەنجەتی لەبەری گەرەکتە پارە و پور کۆکەیتەوە لە گەنجەتی کۆیتەوە گەرەکتە ژیان بنیتە یەکەوە لە گەنجەتی بنەیەکەوە چوویتە تەمەن ناتوانانی ئەمانە بکەیت کردە چل لە بانکردت ناتوانێت بەخوا هەر هاوسەرگیری کرد ناتوانیت لە قورئان لەبەر مەشغەڵەت زۆرە بێت بۆیە دنیا گشتی فرسەتە چاکەکان بقۆزینەوە بۆ خۆمان هەوڵ دەین ئیسفادە بکەین لەو فرسەتانە ئیمامی غەزالیش ئەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئینەکە تەفرەحینە كل يوم بزيارة المالك ولا تحزين على نقصان يعني هەموو ڕۆژێ ئەڵێ خۆشبەخت بە بەو شتانەی کە زیادەکە وەخەفەتش مەخۆ لەو شتانەی کە نەقسەکە عمرێک یعنی ئایستە دای مساعدێمە چێژین ئەمە قسەی ئەمڕۆ هەموو ڕۆژێ چێ بەسەرمان بەخوا ئەم ساڵمانش ڕۆی ئێبا بڕوە تو گەرەکتە کات بگری یەکادەرە ڕوە بەس تو فکر لەوە بکەرەوە ئەم ساڵ ڕۆیش لە خێرا برتە سەر ئەی لە سوباسی ئیمامی غەزالی ئەمە فەرمێ ئەڵێ کە ڕۆیشت عمرت فکر لەوە مەکەرەوە کە نوقسانەکە فکر لەوە بکەرەوە چاکەت کردووەتە سەری دەی سوپاسی خوا چی کاتێک چاکە نەکرد و ڕۆیت بەسەرتا خەفەت لەوە بخۆ بڵێ ڕۆیشت لە دەستمان و هیچمان نەکرد خەفەتەکە لێرەیە وما نفع مال يزيد عمرك وينقص ئەفەرمێ ماڵێکش کە هەد بێ بەڵام منفعەتی نەبوو کە لە عمر و لە عمرتانی ماڵێک ماڵێک هەبوو ئەگەر زانیت ئیسفادەی هەبوو و عمرێک هەبوو ئیسفادەی هەبوو ئەوە توانی
کە بەوە دڵخۆش بی. و ئەفەرمێتیش ئیمامی غەزالی ڕەحمەتوڵڵا و ڕەحمەتی خوای لێبێ، ئەژێ نەفست دایم و سەعات چی بکە؟ ئامادەسازی بکە بۆ بەهەشت، و ئامادەی کە بۆ قیامەت و ڕۆژی دوای خەزدێوەیە، و لە دنیاشدا خۆت ئامادە کە چکە دنیا فرسەت و هەلە، ئینسان بتوانێت ئەم فرسەت و هەلە بگرێتەوە. خی گەۆ ڕەحمان لێ بکە، عاقیبەت خێرمان بکە و لەشمان ساغ بکە و خی فرسەتە چاکەکانەگە هاتە سەر ڕێگامان ئەقڵمان بشکێتە ئەوەی کە بتوانین بە جوانی بە چاکی بە باشی بەکاری بێنین. خی ڕەحمان بێکە عاقبەت خێرمان بکەی، ڕۆژ و مانگی ڕەمەزانی پیرۆزمان لێوەرگری، عیبادەت و تاعاتی ئەم مانگەمان لێوەرگرە یا ئەڵڵا. خوایە هەر کەسێ خزمەتەکە لێ وەربگرە یا ڕەبی، خوای لێ تەپەڕینەوە لە گوناحمان خۆش بە، لە گوناحی باوکو و مردووەکانمان، دایکمان مردووەکانمان، شفای نەخۆشەکانمان بدەی، ڕەحم بە وڵاتمان بکەی، یارزانی بخەیتە وڵاتمانەوە یا ڕەبی، خوای لێ تەپەڕێنمەوە، ئەمن و ئەمان بەرقرار بکەی، چاکەی چاکەکەران قبوڵ بکەی و لە گوناحەکانمان خۆش بی. ئامین ئامین. الحەمدولillاه رب العالمین. وصلى